لە هەر پارچەیەکی کوردستان ئازارێک برینێکە بێ پارچەکانی تر هەست بە ئازار و ئەو برینە ئەکەن هەر بۆیە لە ڕۆژئاوای کوردستان کە ئەو بارودۆخەنە هەموارە بەسەر خوشک و براکانمان هات لە ڕۆژئاوا پارچەکانی تریش هەستیان بە ئەو بارودۆخەی ئەوان کرد بۆیە لە باشووری کوردستانەوە تیمێکی پزیشکی ڕاهێنرا و سەردانی ڕۆژئاوای کوردستانیان کرد بۆیە ئەمڕۆ لەم بەشەیە باز لە کار و چالاکیەکانی ئەم تیمە پزیشکیاکەین کە لە باشووری کوردستانەوە چوون بۆ ڕۆژئاوای کوردستان با بزانین بۆ کێ چوون دیارچین ئەو گرفتانەی کە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا هەیەن بۆ چی بووە گرفتە تەندروستیەکان چین چەند ڕۆژیان پێ چوو اینجا بە چڕپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێوار عاسی کە بەڕێزیان پزیشکی ڕاهێنراوی گشتین دکتۆریان سڵاو لێبێ و زۆر بەخێر بن سڵاو لێبێ بەخێر بێتەوە بەخێر بێتەوە ئەو جێگەی شانازیەکەیەوە و هاوڕێکانت توانیتان ئەو ئەرکەمرۆیە بەجێبێت زۆرسپاسانی خۆمان دەست خۆش بە دکتۆر باسێکەوەمان بۆ بکە سەرەتا چۆن بڕیاری ئەوەتان نا کە لێرەوە تیمێکی پزیشکی کۆ ببنەوە سەردانی ڕۆژئاوای کوردستان بکەن تەمان هەر لەگەڵ دەستپێکی شەڕەکەیە کە لە گەڕێکی شێخ مەخسوود و گەڕێکی ئەشرەفیە دەستی پێکرد ئێمە مەجموعەیەک پزیشک بووین لە شوێنی خۆمانەوە جوڵەیەکمان تێکەوت پێویستیان بە ئێمە بە پێویستیان نەبێت چکە و کاتە شەڕەکە تەنیا لە دوو گەڕەکە بووتمان لەوانەیە خۆیان بتوان کەڤەری بکەنەوەوانە هەرچەنە دوو دکتۆرمان ئەو کاتی شەر هەوڵیاندا بوو بڕۆن لەسەر سنوور گەڕان بوویانەوە ئیتر لەگەڵەوەی کە خۆپشاندانەکان دەستی پێکرد و ئەم جوڵە میدیایە دەستی پێکرد زانیمان زیاتر خەڵک پێویستێتی ئاوارەکانمانە بینی بریندارەکانمانە بینی بەشێک لە هاوڕێکانم گروپێکیان دروست کرد و کەمپینێکیان ڕاگەیان پێویستمان بە پزیشکە و پلانمان هەیە کە بە شێوازێکی مەیدانی سەرەتا پلانەکەەوە بوو کە ئێمە بچین لەسەر سنوور چەند کامپێک دروست بکەین بۆەوەی کە برینارەکان بێنن بۆ ئێمە یا ئەو کەسانی کە پێویستیان بە ئێمەیە ئێتر دواتر وا پێویستی کرد کە خۆمان بچینە ئەوێ بەڕاستی بۆیە ئێمە 18 کەس کە 16مان پزیشک بووین دوو پەرستاریشمان لەگەڵ بوون بڕیارماندا خۆمان بە شێوازێکی مەیدانی بچینە ئەوێ چونکە ئێمە هەماهەنگیمان هەبوو لەگەڵیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی خۆسەر لەگەڵ ڕێکخراوی مانگی کوردی مانگی سووری کوردی ئاگامان لە بارودۆخەکە هەبوو لە نزیکەوە بۆیە بە پێویستمان زانی خۆمان بڕۆین ئیترەوە بوو کە ڕۆشتین سەرەتا 3 ڕۆژ لە شاری دێرکماینەوە دوای ئەوەی هەموو کامپەکان گەڕین ئێمە بووین بە دوو تیمەوە ڕاستەوخۆ تیمێکمان کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جیاوازەکان بووین لە نەخۆشخانەکان ماینەوە تیمەکەی تریشمان دابەش بووین بەسەر 3 ئیسعافە 3 ئامبولانسا بەسەر کامپەکانە ئاگەڕین تر کامپەکان لە مزگەوت و لە مەکتەب و لە مەخزن بارودۆخی هاوڵاتیان چۆن بوو لەوێ چ گرفتێکی تەندروستیان هەبوو بەڵێ تەمان خەڵکە ئاوارە بێ خۆ دەزانین بارودۆخی لە هەموو ڕوویەکەوە خراپە بێ ئیتر لە ڕووی مەسەلەن پێداویستە پزیشکەکان لە ڕووی ئامێری گەرمکەرەوە و سوتەمەنی لە ڕووی جلوبەرگ بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە بۆ ئێمە چین هەموو کامپەکانمان تەواو کرد ئەوەی کە پێویستی بە نەشتەرگەری بووە ئەمان نرد بۆ نەخۆشخانەکان دوایەوەی بۆ ماوەی 3 ڕۆژ ئێمە ئەوێمان تەواو کرد شاری دەرێک تەواو بوو بڕیارماندا بچینە قامیشلۆ ئەو کات بڕیاری مەنعتە جەول و ئەوانە دەرچوو وەفدێک لە بەشی بڵین لە وەزارەتی ناوخۆیان ئاسایشی حکوومەتی سووریا هاتنە ناو قامیشلۆ بۆیە ڕۆشنەکەمان تۆزە تاخیر بوو بار حاڵە چۆنێک بۆ ڕۆشتین لەوێش 3 ڕۆژماینەوە دیسان دابەش بووینەوە بەسەر دوو گروپی ترە دوو تیمی ترە تیمێکمان بۆ نەشتەرگەری تیمێکیشمان دیسان بەسەر کامپەکانە ئەگەڕین ئەوان بۆ خۆیان ڕێکخراوی مانگی سووری کوردی دوی ئافیان هەبوو کە بەسەر کامپەکان ئاگەڕان بەڵام ژمارەی ئاوارەکان لە قامیشلۆ زۆر بوو پێڕادە بوو بۆیە ئێمەش 3 ئیسعافی ترمان دابین کرد لەگەڵەوان بووین بە 5 ئیسعاف ئەوە توانیمان زووتر ئیشەکان تاوگەین هەرچەنە لە شاری قامیشلۆ نەمانتوانی هەموو ئاوارەکان ببینین و هەموو کامپەکان بەسەر بکەینەوە بەڵام ئەوەی کە پێمان کرا بەڕاستی کردمان و تقریبا لە ماوەی سەردانەکەمانە 2500 کەس ئەوەی کە وەکو چارەسەر پێویستی بە چارەسەر و بە چارەسەرمان کرد و لەگەڵەوە ژمارەیەک نەشتەرگەریمان کرد تقریبا 15 بۆ 20 نەشتەرگەری دەستان خۆش بێ لەشتان ساق بەڕاستی وەرچێکی زۆر پیرۆزە لەگەڵ هەموم بابەتانەشا پێم خۆش ئاماژە بە بابەتێکی زۆر گرنگ بین لەگەڵەوەی ئەو شەڕە ڕوویە بەڵام ئەو دەستە ڕەشەی کە بەرامبەر خوشک و براکان مابوو لە ڕۆژئاوا کە بە بڕینی کەسەی کچێک توانیان بیکەنە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڵام دوانیمان ئێمە چۆن پەرپەرچی ئەوە بینەوە بەوەی کە چۆن پاڵپشتی هەر کەسێکی کچێکی کورد ئەبڕن 100 کەسێکە لە جێی ئەوە هەڕوو بەڕووبوونێکی 100 پیاوی ئەوان بەرامبەر داغ شەرەفانی کچی ئێمەیە ئەم پاڵپشتیە لە هەموو پارچەکانی کوردستان و بەرکوو لە وڵاتانی تریش ئەمە پاڵپشتی لێکرا دکتۆریش یەکێ بوو لەو پاڵپشتیانە کە چوو قژی خۆی سفر کرد بۆ ئەوەی کە پاڵپشتی خۆی دووپات کاتەوە بۆی کە
چۆن کەسێک کچێکی ئێمە ژنە قارەمانێکی ئێمە بڕنجکە لیانە ترسن بۆی ئەم بابەتان ناکەن ئەمیش پاڵپشتی بووە ئێمە زۆر دەستخۆشی دەستە خۆش بەزیان کارەکانی بەڕێستان جێگەی شانازیە و لە هەمووشی گرنگتر جێگەی کوردبوون و مرۆڤبوونی ئێمە بەڕای من هەر کەسێک ئەرکێکی لەسەر شانە بەرامبەر نیشتیمانەکەی بەرامبەر خاکەکەی ئیتر کەسێکە بۆ منە توانای ئەوەی نییە بۆ خۆی بە شێوازێکی مەدانی لەوێ ئامادە بێ ئەتوانێت لێرەوە ئەگەر بە ستۆریەک بێ بە پۆستێک بێ بە هاوکاریشی مادی بێ پاڵپشتیان بکە کەسێک ئەتوانێت بچێتە بەرەکانی جەنگ بەو شێوازە کەسێک وەکو پزیشک بە هەر شێوازێک بێ گرنگەوەی کە دەستگیرۆیان بکەین و هەست بکەن کە پاڵپشتێکیان هەیە. باشە دەستە خۆش بێ دکتۆریان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ هەموو ئەو تیمەش کە سەردانی ڕۆژاوای کوردستانتان کرد باستە لەوە کردوتە لە میانەی سەردانەکەتانە جگە لە چارەسەر دەرمانیەکان چارەسەری بەڕێگەی نەشتەرگەریش ئەنجامتاندا بوو. باشە کەلوپەلی و پێداویستی پزیشکی لەوێ لە چه ئاستێکدا بوو بۆ نمونە بۆی کێ بتوانن بگەنە ئەوەی کە نەشتەرگەریش ئەنجام بە نەدیمەنەکانی شاوەکۆی بینین و هەروە نەشتەرگەریانی کە ئەنجامتان نابوو پەیوەندی بە چیەوە هەبوو بۆ نمونە زۆرترینیان کامانە بوو. بەڵێ ڕاستی وەکو پێداویستیەکان و وەکو هۆڵی نەشتەرگەری هەبوو بڵێن نەبوو بەڵام لە چاو ئەو پێویستیانەی کە هەبوو کەم بوو. باشە ئەگەر بەراوردیکەین بۆ نمونە بە ناوچەکانی خۆمان بە شاری هەولێر سلێمانی دوهۆک لەوێت تۆزێک ئەتوانین بڵێن نەگەیشتۆ بۆ ئاستە بەڵام هەرچۆنێک بێ ئیشی تیا ئەکراوە ئەو نەشتەرگەریانی کە زەڕور بووە ئەنجاممانداوە زۆر بێ نەشتەرگەریەکان ئەوە بوو کە برینداری شەڕ بوون بەڕاستی بەشێکیان یەکێک لە نەشتەرگەریەکان باس بکەین ئەوە بوو کە پێما بێت درۆن پیای تەقی بوو ئیتر دووکون لە ڕیخۆڵی دروست بوو بۆ ماوەی 15 ڕۆژ مابەوە بەبێ ئەوەی پێی بزانن ئیتر لەوێ خۆشبەختانە توانی مادەستیشانی بکەین و دوایەوە نەشتەرگەریمان بۆ کرد نەشتەرگەری ترمان هەبوو کە چاوی لە دەستدا بوو ئیتر دەمو چاوی سوتا بوو شێوا بوو توانیمان نەشتەرگەری بۆ ئەو بکەین لەگەڵ حاڵەتی ترمان هەبوو پارچەش بووە سنگەوە پەراسۆکانی توانیمان پارچەکەی بۆ دەربێنین و ئیترەوەی کە وەکو ڕێکارە پزیشەکان پێویست بۆ دکتۆر لەگەڵەوەی ئەفولانە لەگەڵویستم لەسەر ئەو نەشتەرگەریە ببوورە سەر کۆ پرسیاری و لێ بکەم بۆچی ئەمانە بەم شێوازە هێڵرابوونەوە لە نێو نەخۆشخانە بۆ پزیشکانی ئەوێ نەشتەرگەریان بۆ نەکردبڵ پێشەوەی ئێوە بچەن ئەوان ڕاستی کێشەی پزیشیشان هەبوو چکەکە ئێمە چینە ئەوێ بۆ خۆیان باسییان کرد بەشێک لە پزیشکە عەرەبەکان ڕاستەوخۆ لەگەڵ دەستپێکی شەڕەکەی جیان هێشتە بوون بۆیە نەخسی پزیشیان هەبوو و چەند پزیشێکیشان لە شارە عەرەبیەکان وەکو بڵێ گیریان خواردبوو نەیانتوانی بوو بگەڕێنەوە بۆ خۆیان کورد بوونیان عەرەب بوون. ئەمە ئەوە دواتر بۆچی وا تاخیر بوون بەشێکیان ڕاستەخۆ بۆمان هاتبوون ئێمە توانیمان نەشتەرگەریان بۆ بکەین بەڵام هەندێک لە نەخۆشەکان کە لە کۆتاییە بۆ ئێمە هاتی برینداری شاری کۆبانێ بوون بۆتان نەزانن لەوێ گەمارۆ درراوە شارەکە وە ڕێگە نادەن کەس بچێتە دەرەوە بۆیە خۆشبەختانە ڕۆژێک پێشەوەی ئێمە بگەڕێنەوە بەشێک لەو کەسانەی کە برینەکانیان سەخت بوو ڕێگەیان دابوون بێنە دەرەوە و توانیمان چارەسەریان بۆ بکەین. زۆر باشە دکتۆر لەگەڵ چوونی ئێوە بۆ ئێوە بۆ ڕۆژاوە دڵخۆش بین لە دیمەنەکانە بینیمان ئەم ڕێزلێنانیان بەخشی بە ئێوە بێگومان زۆر دڵخۆش بوون کە بینیانە لە باشوورەوە خەڵک هاوکاریە بات خەڵک هاوکاریانەکە هەمە هەنجی ئەوان بۆیەوە چۆن مشکێستا بینیمان ئۆتۆمبیلیان بۆ دابین کرده بوون خۆتەڵی بووبوون بە دوو تیم چۆن هاوکاریانەکردن بۆی کاراسانی بۆ ئێوە بێ بۆی کە ڕێگریتان لێنەکەن لە شوێنەکان بۆی کە چ شوێنێک ویستان بتوانن سەردانی کەن. تەمان کاکسەرکۆ ئێمە هەر لەگەڵ داخڵبوونمان بە سنووری ڕۆژاوە هەتا گەڕینەوە ئەوان بەردەوام لەگەڵمان نابوون لەگەڵتان. لە ئوتێلەوە ئەیان بردین بۆ نەخۆشخانەکان دواتر بۆ ناخواردن بۆ هەر پێویستێکی در لەگەڵمانە بوون یعنی بۆ چونە دەرەوەیشی ئاسایی بۆ نەڵم تا مارکێتێکە ڕۆم تا بازار ئەڕۆم کەسێکیان دوانیان لەگەڵا ئەناردین بە پێی ژماری خۆمان و چاودێریی زۆر باشیان نەکردین و بێگومان ئەچینە هەر شوێنێکە بیان زانیا خەڵکی باشوورین بە شێوازێکی زۆر تایبەت پێشوازیان لێکردین و زۆر خۆش بوون و هەموو ئەو خۆپیشاندان و ئەو کۆمەک و پاڵ پشتی و شتانی کە لێرە کرابوون هەر هەمووی بینراوە لێ و بەڕاستی ئەویستم باسیەکەم باسییان نەکردو کە ئێمە هەمومان هەر کەسێکیان لەسەر بەڵێ هەر کەسێکیان دەبینی بەڕاستی باسییان نەکرد و من یەک دیمەن کە بیرم ناشێتەوە یەکێک لەو پزیشکانی کە لەوێ لەگەڵ ئێمە بوو وەکو ئێمە ئیشێکرد لە کامپەکان و لە نەخۆشخانەکان ئیتر شەو گەڕاینەوە لە جا بازگایان داناوە لە زۆربەی سەری کۆڵانەکان و لە شوێنە گشتیەکان بۆی کە دڵنیا بنەوە کەسانی هاتوچۆکن کەسی جێرە شێوێن نین سێرم کرد یەکێک لە پزیشکەکان بە جلی ئاساییشەوە لەوێ زۆر سیر و بەلام ئیتر دوایەوە زانیم کە ئەم بە ڕۆژ ڕاستە وەکو پزیشک ئیشەکە بەڵام بە شەوانیش وەکو شەڕبانێک وەکو کارمەندێکی ئاسایشی شارەکەی خۆی ئەپارێزە خانمێکی تر هاتە لام کە لە تەمەنی دایک مابوو تەمەنی سەر و 50 ساڵ بوو بۆ ئازاری تەشەنوجی شان و ملۆوانە هاتبوو تر لێم پرسی چەندێکە وایە بۆ وایە پێی وتم کە من شەوان چەک هەڵەگرم بۆی کە پارێزگاری لە گەڕەکەی خۆمان بکەم
بەهۆیەوە تووشێم ئازار و تەشەنوجە بووم شتێکی زۆر جوان بەلامە بەڕاستی دواتریش لە کۆتاییە بەڕێوەبەرایەتی تەندروستی خۆسەر ئەم پێزانینیان بە ئێمە بەخشی کە بەڕاستی من خۆم لە هەموو شوێنێ وتومە ئەمە بەرزترین بڕوانامەیە کە من تا ئێستا بەدەستم هێنابێ و زۆر شانازی پێواکەم و بۆیە لەگەڵ خۆشمانە هەر بژی دکتۆریان ماندوو نەبێت سپاس بۆ تۆ سپاس بۆ تیمەکەت کە ئەو ئەرکە پیرۆزەتان خستە سەرشانی خۆتان و لەو بارودۆخەیە سەردانی ئەوێتان کرد چەند ڕۆژتان پێچوو دکتۆر ئێوە لێ ئێمە گەر بە هاتوچۆ حسابی بکەین تقریبان 7 ڕۆژمان پێچوو بەڵام وەکو ئیشکردن 6 ڕۆژی ڕێک ئێمە ئیشمان کرد 3 ڕۆژ لە دێریک 3 ڕۆژ لە قامیشلۆ هیچ حاڵەتێکی زۆر خەتەر و مەترسی هەبوو کە ئێوە نەتانتوانی بێت چارەسەریکەن ڕاستیەوەی کە پێویست بووایە و بهاتایەتە لای ئێمە هیچ کەیسێک نەبووە کە چارەسەری بۆ نەکەین زۆر باشەوەتە ئەوەی کە لەبەر دەستا بۆ توانیتانە هەمویان چارەسەر پزیشکی پسپۆری نەشتەگەری جیاوازەکانمان لەگەڵا بوو ئەوان ئایان توانی زۆر باسانی ئەوەی کە پێویست بووە بەیان کرد لە ڕووی دەرمانەوە وەنمونە ئێوە پشکنینتان بۆ کەسێ بکردە پێویستی بە دەرمان بووە لەوانەیە ئێوێ هەموو شوێنەکان داخرابێ پێویست دەرمانتان لەبەر دەستا و بیان نەنێ کاکسەر کۆمەشی دەرمان زۆر بە باشی گەیشت بوونە ئەوێ و هەر ئەو تیمەی ئێمە بەشێکیان کۆمەشی دەرمانیان کردبوو و چەند کەمپینێکیان ڕاگەیان بوو جگە لەوەی کە دەرمان وەکو دەرمان هاتبوو بڕی 30 میلیۆن دینار زیاتر کۆکرابەوە ئەو 30 میلیۆن دینارش هەمووی درایەوە بە دەرمان و پێداویستی پزیشکی بۆیە سواز بەخۆ کێشەی کەمی دەرمانمان نەبوو لێ هیوادارم هەروەش بمێنێتەوە ئێستا هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ بەشی تەندروستی لەوەیە ئاگاداری نەخۆشەکانن ئاگاداری ئەو کەسانن کە نەشتەرگەریتان بۆ کردوون تا چەند پرس و ڕاوێژ بە ئێوەکەن تەمان ئێمە پەیوەندێکی زۆر باشمان دروست کردو هەر پێشەوەی کە بڕین پەیوەندیەکەمان هەبوو کە چوینە ئەوێ پەیوەندیەکە ئێستا زۆر ورتر و زۆر باشترە و لە هەر کاتێکا کە پێویست بێ ئێمە بچینە ئەوێ یان نەخۆشەکان بنێرنە ئێرە ئێمە پەیوەندیمان هەیە و پەیوەندیشمان ئەمێنێ بێگومان بارودۆخیان چۆنە ئێستا دکتۆرەوەی بزانین بارودۆخ ئێستا باشترە چکە شەڕ ڕاگیراوە هەر ئەو ڕۆژی کە ئێمە گەیشتینە ئەوێ کۆتا ڕۆژی شەڕ بوو تەمەن هاوڕێمان هەبوو پێشتر لێ بوون باسییانە کرد کە لە کاتی شەڕا دۆخەکە چۆن بوو ئێمە چینە ئەوێ ڕاستە دۆخەکە ناخۆش بوو بەڵام هەر چۆنێک بێ لەوە باشتر بوو کە ئەوان باسییانە کرد لە کاتی شەڕا و ئیشەڵا ئێستا بێ باشتریش بێت چکە ماوەیەکی بەسەرا ڕۆشتووە باشە ئەو تیمەی کە ئێوە چۆن بووبوون بە دوو بەشەوە لە ڕووی ئەوەی کە هەندێکتان لە نەخۆشخانە بوون هەندێکتان بەسەر وابزانم لە مزگەوت و لە ئەوانە خەڵک لێ مابوونەوە منداڵ تا چەند گرفتیە بوو دکتۆچکە لێرە هەموو گرفتیۆمانە بوو کەم ناڵ شیری لێ نەمڕێ مناڵ جلوبەرجێ بێت چکە سارد و سەرماش بوو بەڕاستی ئەمە ئێوە بەرچاوتان کەوتۆ مناڵ گرفتی زۆر بوو یاننا تەمە کاکسەرکۆ ئەو نەخۆشانی کە ئێمە بینیمانە تقریبان لە 180 بۆ 85 ئەتوانم بڵێم مناڵ بوون مناڵی خوارد تەمەن 5 ساڵ و 6 ساڵیش چیان بوو زۆربیان حاڵەتی پەتای وەرزیان هەبوو ئجا پەتای وەرزی بخۆی لە هەر لەم کاتانەیە زۆر ئێسێمە ڕۆژانە لە مەڵبەند و بن کە تەندروستەکانی خۆمانە ڕۆژانە خەڵکیێکی زۆر سەردارمانەکەن ئیتر تۆ حسابیەوە بکە لە کاتی شەڕە ئەمە زیاکە لە کاتێکا کە تۆ ئەچی لە مەکتەبێکە 600 کەسی تیا بوو لە هەر پۆلێکە 15-20 کەسی تیا بوو ئەمانە بەردەوام بەرکەوتنیان هەبوو پێکەوە و بۆیە ئەگەر کەسێک تووشی ئەم پەتایە بوو بێ پێشتر لەوێ زۆر بە ئاسانی ئەوان تیژ تووشێ بوون بەداخەوە باشە دکتۆر ئەو هەماهنگگیەتان دروست کردووە ئەگەر کەسێک لەوێ چارەسەری پێویست وەرنەگرێ بتوانن هەندێک ڕێکار هەیە بیگرنە بەر و بهێنن لێرە لە باشوور چارەسەری پزیشکی بەڵێ بێگومان ئێمە ئەو پزیشکانی کە لەگەڵمان بوون بەشێکیان لەگەڵ ئەوانە ڕێکەوتون کە ئەگەر 2 مانگ جارێ بێ 3 مانگ جارێ بێ سەردانیان بکەن ئەو حاڵەتانی کە پێویستە کۆ بکرێنەوە هەتا بتوانن لە ماوەی چەند ڕۆژێکە ئەوەی کە پێویست بێ وەکو چارەسەر وەکو نەشتەرگەری بۆیان بکەن و بگەڕێنەوە زۆر باشە ئەم هەوڵانەی ئێوە هەڵتان ناوە گەر جارێکی تر پێویستیان بە ئێوە بێت پەیوەندیتان پێوە بکەن سەردانی بێگومان کاکسەرکۆ ئەو دڵنیاییمان پێداون کە هەر کاتێ نەک هەر ئەوان پێویستیان بە ئێمە بێ خوا نەخواستە ڕۆژ ئێمەش پێویستمان بۆوان بێ ئەوانیش بە هەمان شێواز لە پشتی ئێمە بن و ئێمە دڵنیاییەوەمان پێداون کە هەر کاتێ پێویست بێ بێگومانێ ماگەینەوە ئەوێ ئەگەر پێویستکە زۆر باشە دەست خۆش بە دکتۆریان سپاس بۆ تۆ سپاس بۆ هەڵوێستە جوانەی بەڕێست و سەرجەم ئەو تیمەش کە هەمووتان بێکەوە چوون بۆ ڕۆژاوە بۆ چارەسەری خوشک و برایانمان لێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس بە کەناڵی کورسا سپاس بۆم چاپێکەوتن زۆر سپاس بۆ بەڕێزیشی شانازی دەست خۆش دووبارە دەست خۆش